سڵاتان لەوێ بینەرانی 964 متوانان نەقیم لە ئەڵلقەیەکی تری شرۆڤەکاری سەربازی بۆ شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران لەگەڵتان بەردەوام دەبم. ئەمڕۆ 32 ڕۆژە شەڕەکە بەردەوامی هەیە تا دێت، یعنی ئەوەی کە هەیە ماوەی دووسێ ڕۆژە هێرشەکانی ئیسرائیل بە تایبەت بۆ سەر ئێران زۆر قورستر دەبێت و بە تایبەت بۆ سەر شاری ئەسفەهان هاوشانی شاری تاران. ئەمڕۆ زۆر بە وردەکاری باسیەوەکەین کە بۆچی ئەم شارانە ئاوا لە ئێستادا بە ئاماژ دەگیرێن. ئەگەرێک هەیە لەوەی کە نەوعێتی هێرشەکان بە شێوازێک گۆڕابێت، لەوەی کە ئامادەسازی بێت بۆ ئەوەی کە ئەمریکا هێرشی زەمینی بکاتە سەر ئێران. ئەم ئەگەرە تاوەکو چەند ئەگەرێکی بەهێزە لەوەی لەم کاتەیە و لەم تەوقیتی شەڕا تەواو هێرشی زەمینی دەست پێ بکات. لە لایەکی تریشەوە ئێران داوای کردووە لەوەی کە باڵەکانی تری بە تەواوەتی لە وڵاتەکانی تر بێنە ناو شەڕەکەوە. ئەمەش پێش هاتێکی نوێ، بەڵام ئایا تا چەند ئەو باڵانە کە پێشتر ئیسرائیل زەبری لێوەشاندبوون ئێستا دەتوانن هاوکاری ئێران بن لەوەی کە گورز لە ئیسرائیل بۆشێن. نەمانە و چەند بابەتێکی تر لە عقی سەلامە سەدراوشکاری 964 بۆ کاروباری سەربازی دەپرسم. جناب یاقیت بەخێر بیتەوە. با لە هێرشەکانی سەر شارەکانی ئێرانەوە دەست پێ بکەم کە دوێنێش باسمان کرد کە هێرشەکان زۆر قورس بوون. ئیسرائیل گورزی زۆر کوشندە دەوەشێنێت. بە نمونە شاری ئەسفەهان دوێنێ ئاسمانەکەی دوێنێ شەو یەک پارچە بوو بۆ ئاگری سوور. ئەمە چی بوو ئەم گورزە کوشندەیە لە ئەسفەهان؟ شاری ئەسفەهان بڵێن دڵی ئێرانە. ئەسفەهان دڵی ئێرانە بە تەواوەتی. ئەو هێرشانەی دوێنێ کرایە سەری لە بڵێن مەخازنی ئیتادیدا، شۆنی چەک و موشەک و ئەوانە کە شاردراوەتەوە لە ئێران لە ئەسفەهانە، بۆیە ئەو تەقینەوە گەورانەی ڕوویدا و ئاسمانی ئەسفەهانی ڕووناک کردەوە ئاگر بە ئاسمانەوە بوو. لەبەرەوە دوای تەهران بڵێن ئەسفەهان یعنی دڵی ئێرانە بە تەواوەتی. ڕێک پرسیاریەوەم لەلا دروست بوو، بۆچی لە دوای تارانی پایتەخت هێرشەکان هەر لە سەرەتای شەڕەکەشەوە ئەوەندە چاو لەسەر ئەسفەهانە؟ یعنی ئەسفەهان ئێستاکە گەرباسی ئەسفەهان بکەین. شاری ئەسفەهان یەک منشئەی نەتەنز لەو ناوەیە کە لە بڵین لە ئەسفەهانەوە بەرەو قۆم لای بەرامبەر پێشەوەی بگەیتە کاشان لەو ناوچەیە لە دەسە چەپ لەو شاخانە، ئەوە منشئەی نەتەنز لێوێنانەیە. دوو فەرماندەی قیادەی هێزی ئاسمانی ئێران کە سەرپەرشتی ئەمانە کاتن لە ئەسفەهانایە. جگەلەوە تۆ کۆمپانیایەکت هەیە لێوێنانە HSEM، ئەمە ئیشی ئەوەیە بەس موسەیراکان دروستەکە، وەکو شاهد، مهاجر، ئەبابیل، ئەلێوێنانەیە کارخانەکەی لە ئەسفەهانایە. لەبیری شت نەچێت دووەم مەسفای گەورە لە ئێرانە لە ئەسفەهانایە. جگە لەوەش گەورەترین کارخانەی بڵین پۆڵا و ئاسن حەدید و سڵب لە ئەسفەهانایە، هەمیسان لەوێنانەیە کە ئەتوانی تۆ موسەیارات و موشک و ئەوانەی پێ دروستکەی لەو ناوچەیە. لەبەرەوە ئەسفەهان کەوتم دڵی ئێرانە، بەڵێ ئەم کارخانانە هەمووی لێوێنانەیە، هەمووشی لێوێنانە دروست دەکرێت و دێتن کە لێدەی ئەبێ ڕای بگریتن کە ڕادگرت بۆی ئێران زائیف بێتەوە، تایبەتی بەرامبەر بە هێرشی زەمینی ئەگەر بکرێتن. بالمناسبە ئەمە حاڵی ئاسمانی ئەسفەهان دوێنێشەوە ڕاستیەوە بەڵێ تەقانیەوە سووری کردووە. باشە، دەڵێن جۆری ئەم لێدانانەی ئێستای ئیسرائیل و ئەمریکا لە ئێران جۆرێکە لە ئاسانکاری بۆ هێرشی زەمینی. ئەم وایە؟ بەڵێ وایە. تۆ ئەگەر سیر بکەی ئەو لەو ناوچانەی کە لێداتن، یعنی ئەسفەهان هەروەکو وتمان چی موسەیارات و موشک وانە هەیە لەو ناوچەیە بە زۆری حەدید و سڵب ئاسن پۆڵا لەوێنانەیە کە تۆ پێویستیت پێێتی بۆ دروستکردنی ئەمانە ڕابگریتن، هێرشی زەمینیت ئاسانە بێتن. ناتوانێت ئەمدادات چەک زیاتر بێنێتە ئەو ناوچانەی کە تۆ لێی دابەزی. هەرچەندێ من وتومە و ئەشیڵێمەوە لە ینی لە سلسلەی زاگرۆس لە ئێرانە دابەزین زۆر سەختە. ئەگەر دابەزێتە دوورگەکان یاواتە ئەگەر دابەزێت لە مەنتیقەی ئەهواز لێوێنانە بڵین بەرامبەر تەنومە خاکی عێراق لەو بەرەوە ئەو شۆنە تەختاییە ئەگەر لی دابەزێتن، چونکە دوێنێش لیدا لە مینایی ئەهواز و ئەوانەیدا لە دەوروبەری هێزەکان بۆی هەیە بیر بکاتەوە، چونکە ئێمە کەوتمان خەرەک، تۆ خەرەکت گرت، دوای خەرەک چیەکەی؟ مەڵی قرمزت پێ ناکرێتەوە هەرمز. دوێنێش لە قەشەمیدا
بڵین لە مەسفای ئاو ئەوانەیدا قەشەمیش هاوڵاتیتە ینی تۆ ئاوت لیان بڕی ئەبێ بکشیتەوە لی چونکە تۆ نە ئاسمانت هەیە نە دەریات هەیە ئاو بگەێنیتە ئەم ناوچانە بۆ سەربازەکان و ئەو هاوڵاتیانی لێنانن ئێستا ئەو سیاسەتە بەکاردێنێ تاکو هێزەکانی کامەڵ ببێتن بۆی هەیە بەڵێت دابەزێتە سەرزەوی. باشە لە پێشهاتێکی نوێدا وەزارەتی بەرگری عێراق ئەوەی ڕاگەیاند کە فڕۆکەیەکیان لە بنکەی ئاسمانی شەید محەممەد علال لە بەغداد لەلایەن موشکەوە کراوە تا ئامانج. حەزەکەم باسی ئەو ڕووداوام بۆ بکەم فڕۆکەیەت چۆن تێکشکاوە و ئەو موشەکە چی بووە کە ئەو بنکەی کردوتە ئامانج. لەو شۆنەی بڵێن فڕۆکانی شەهید محەممەد علای پێڵێن لە بەغا ئەو فڕۆکەی کە لێدرا جەنگی نیە ینی کارگۆڵە هی بار هەڵگرێ لە جۆری ئەنتۆنۆفی رووسیە بە موشکی گراد بەکارهات بەرامبەری موشکی گراد موشکێکی کۆنەوەی ڕاستی بێتن خۆی لەسەر سیارە ئەبێتن بڵین وەکو ڕاجیمات کە رووسیا لە جەنگی جیهانی دووەمیش بەکاری هێنا دروستی کرد لەو کاتە بەڵام بەتوانی موشکەکە هەڵبگریتن و لەبان مەنەسەیە ئاسنی بۆ دروستکەیت و دای بنێ و تێی بگری هەرە باشەکە ینی بڵین نسخەکانی 27 کیلۆمەتر زیاتر ناڕوا و کارەباییە تەقێتەوە سەو پێشمەرگانی مەسەڵەن لەسەر ڕاجمە ئیشیان کرد ئەزانن بەکرەیەکە نەیخولێنەوە کارەبا تەقێتەوە موشەکەکان لە دەوروبەری بەغال لێیاندا ڕاستی زەرەرە تەبان بۆ عێراق چونکە فڕۆکەی کەمە لەو جۆرانە ئەم فڕۆکەش بەس بۆ شەحن بەکاردی ئەشیای وێبارکەی یاواتە مەشق بە هێزی تایبەت بە پەڕەشوت بدەیت کە سەرەکەون بە پەڕەشوت خۆیان فرێدەنە خوارەوە ئەوە بوو دوێنێ لێدرا سوتا لە بەغا بە موشکی گراد. باشە دوای ئەوەی کە حوسەکان و عێراقیش نەوعەنما وەکو ئەو گروپاتی مقاومە و چەکدارانی حوسی هاتوونەتە شەڕەکەوە بۆ هاوکاریکردنی ئێران ئێستا ئێران داوا لە فەڵەستین و غەزە دەکات حەماس بێنە شەڕەکەوە ئێستا فەڵەستین و غەزەی چیان پێ دەکرێت بۆ ئێران؟ فەڵەستین غەزە خۆی وێرانە بەتەواوەتی هیچی پێ ناکرێتن لەم کاتەیە ینی حەماس چەکدارەکانی بڵین نوقسانیەکی زۆریان هەیە لە فیشک لە تەقینەوە هەتاکو لەو ئاربیجی کە دروستیانە کردیانی بڵین ئالیاسین نەما لەبەرەوە هیچی پێ ناکرێتن ئەگەر ئەو پەڕی پێ بکرێتن شەڕێکی پاردیزانی بکە سەربازیان دوو سەربازی ئیسرائیلی بکوژێ و تاو ئەویش زەرەر نییە بۆ ئیسرائیل بەوە ناشڵەژێ ینی بەوە ناشکێتەوە نەخێر غەزە هیچی پێ ناکرێتن تەنها ئەگەر ئێران پیشگیری بکە بە دەرەجەی یەک حوسیەکان بێنن ئەوان تەسیریان زۆرە بێ لە حیزب الله زیاترە بێت تەسیری چونکە تۆ مەڵیق بابلمەندە بۆ قەناتی سوێست هەیە هەر زۆر بەوردی پرسیارم لەسەرەوە هەیە ئینشاڵ جگەلەوە دێیتە سەر چەکدارەکانی عێراق ئەوە زەرەرە گیێنن تەمان وا لە کوردستانی شەدەن و لە ناوچەی تری شەدەن لێنانە ئەمانە دوای ئێران کۆتاییان زوو دێتن ینی یەکەم کەس کە کۆتایی بێ ئەم چەکدارانن پێش حیزب الله و پێش حوسیەکانیش. باشە ئێستا قسە لەسەر ئەوەیە کە ڕەنگە حوسیەکان لە نۆکەندی سوێز بدەن مش نۆکەندێکی گرنگە حتمما بۆ بازرگانی جیهان ئەگەر ئەمە ڕوودات چی دەبێت؟ ینی قەناتی سوێس ئێستاکە بە دەرەجەیە کەسە مەسەلە لەمە کۆنتێنەری هەڵگرتووە هەزانی 130 کۆنتێنەری جیهان بە قەنات سوێسا ڕەتەبێتن دوایەوە قەناتێکی بچووکە گەورە نییە بۆ شێوازەی کە بڵێ هەموو سەفینەکان بە ئاسانی بە دوای ڕەت بناوەکو بڵێ سەرا ئەگرێ وەکو پارکێکە جگەلەوە 115 بازرگانی جیهان لێرەوە ڕەتەبێتن ئەمە لێ بدرێتن و بگیرێتن ئەو کاتە تەکلیفەی ئەمانە خەیاڵیە بێتن تۆ بێ بە دەوری ڕەس ڕەجا ئەساڵح بە ئەفریقیا بسوڕێیتەوە ئەنجا بگەڕێتەوە بە محیط ئەتڵەسی بۆ دەریای سپی شتێکی مەسرەفێکی زۆر زەخم و خەیاڵیە ئەکەوێتە گرانیەکی سیر هەموو جیهانە لەبەرەوە زۆر گرنگە کە ئەمە بەردەوام کراوە بێتن و لێ نەدرێتن بەس حوسەکان ئەگەری هەیە عنی ئەوە بکات تەمان لێرە شتێتریش هەیە ئەگەر سەیری نەخشەکە بکەی سامە دەریای سوورە ئەچێ بۆ قەنات سوێس لەوێەوە ئەمەش لێرە سێ دورگە هەیە هی سعودیە و ئەوانە کە مەسر لەسەری بوو دوایە وتیانە بێ بدرێتەوە متحیدە ئیسرائیل بیرێتری هەیە کە غەزە لێ ئەداتن ئەوێ لێرەوە قەناتێ بکاتن بەناو بنگۆریۆنەوە بۆ دەریای سپی ئەگەر ئەوە بکاتەوە ڕێگاکە کورتترە بێتن هێشتا کورتتری کاتەوە کورتتری بکات ئەو کاتە قەنات سوێس ئەمرێ مەسر
تەواو چونکە مەسر ئیکۆنۆمی ینی بڵین پارەی لە قەنات سوێسەوەیە نەوت و جۆرە شتانەی نییە. باشە حوسەکان یعنی سە ئەم هەڕەشە لە قەناتی سوێسەکەن و بۆ هاوکاری ئێران بە هەمان شێوە دەستیان لە سەتفەکانیانە ئێستا چیان هەیە وەک چەک؟ حوثیەکان هەر ئەو چەکانی ئێرانە هەیەە و هەنێ چەکی بڵین ڕادار و ئەوانە هیچ چین و هی رووسیا دراوە پێیان چکەوان فڕۆکەیان خستە خوارەوە توانیان لە کاتی شەڕی عاصفەت الحەزم ئەمەی محەممەد بن سەلمان سعودی و وڵاتانی عربی مەغربوانە کردی توانیان F-16 مەغربی بخەنە خوارەوە توانیان لە F-15 سعودی بدەن. ئەم چەکانەیان کە هەیە جگە لە چەکەکانی تری موشک و ئەوانەی تر هەمووی ئێرانیە ئەوەی کە هەیەە ماوەرە بەڵام لەبیرت نەچێت لە شەڕی ئەو مانگەی کە حاملەی تایراتی ئەمریکی هاری ترومان لەگەڵ ئیسرائیلە کە لێیاندا زەرەریان زۆر گەیان بە یەمەن و زۆر چەکی لە ناوچ و تایبەتی مەخازن وانە لە شاخەکانی ئێستاکە ئەو نسبەی نەماوە کە بڵی بەڵام هەر کارەکە بڵێ لە مەڵیق بابلمەندە زەرەری نەبێ نانەخێر زەرەرێ بێ بۆیان. باشە دەوترێت ئێستا حوسەکان وەک جاران ناتوانن دەست بۆشێن و دەست بکەنەوە. هۆکاری ئەمە چییە؟ هەوکاری ئەوەیە کە تۆ چەکت کەمە ناتوانی وەکو ئەوەڵ زۆر بەکاری بێنی ئەگەر تۆ سەیری کۆن بکەین فڕۆکەی ئێران بەردەوام لە سەنعەدا ئەڵەزی چەکی بۆیانە برد موشکی بۆیانە برد وەجگەلەوە بەگشتی بە سەفینە بەردەوام لە ئێرانەوە لە هەرمزەوە ڕەتەبوو بۆ سەنعا بۆ بابلمەندەم ڕەتەبوو لێنانە چەک و موشکوانی بۆ داگرت ڕادارات یاداپی هەموو جۆرە شتێکێداپی ئێستاکە لەم کاتەیە نەما نەفڕۆکەی ئێران نەتوانێت بفرێ بڕوە وەنا ئەتوانێت سەفینەکانیشی چەکبار بکە هەرچەنێکی زۆریشی وەختی خۆی گیرا لەلایەن ئەمریکاوە لەبەرەوە ئێستاکە زۆر زعیفن ئەو سیلاحی کە بەکاری دێنن ئەبێ بەکەمی زۆر کەم بەکاری بێنن بۆی بتوانن شەڕەکە درێژخایەن بکەن لەوە زیاتریان نییە. باشە هەر باسی نۆکەردی سوێسمان کرد جارێکی تر لە مێژووە لەلایەن مسرەوە داخراوە نۆکەندە ئەوە چۆن ڕوویدا بوو؟ ئەوە کاتی زمانی جەمال عەبدناسر بوو ینی ئەو کاتە کە کردویان چۆن ئەڵەی ویستیان بیکەنەوە دەست بخەنە سەری مەسر پێڵێ ئەلعدوان الثولاثی ینی سێ وڵات کە هێرشیان کردە سەری ئەویش بەریتانیا فەرەنسا ئیسرائیل بوو کە هێرشیان کردە سەری وەتوانیان لە شاری بۆرسەعید ینی دابازن لەسەر خاکی مەسر بەسەوەی سیر بوو ینی جگە لە سوپای مەسر کە ئەو شەڕە سەختەی کرد هاوڵاتیش بەشدار بوو لە شەڕەکە دژی بەریتانیا و فەرەنسا و لە هەمان کاتە سووریاش پیشگیری کرد لە مەسر لە شەڕەکەیە بەشدار بوو تاکو توانی استقلالی خۆی وەربگرێ و دەست بخاتە سەری و ئیتر ئەو سەفینەی کەڕێتە بێ پارەی لێ وەرەگرێتن و لەم کاتەشە استقلالی وەزعەکەکە هێستا بڕێن شەریکەی عالی ئیسرائیلی فڕۆکەکانی هی مەدەنی شەریکەی عال هەموو فڕۆکەکانی لە مەسرە بۆ سەفەر هاتوچوە هی ئیماراتیش لە تەکی وەستاوە هی وڵاتانی عەرەبیش هی قەتەریشی لێیە هی بەحرێنیشی لێیە زەریبەی پەڕانەوە تەشیرە لەلایەن مەسرەوە بۆ ئیسرائیلیەکان $25 بوو لە کاتی ئەم شەڕەیە کە مەتار بنگۆریۆن نەما لێدرا ئێران لێیدا فڕۆکە ناتوانێت لە مەتاری فڕۆکەخانی بنگۆریۆنی سەرەکی ئیسرائیل بەرز بێتەوە مەجبور ئیسرائیلیەکان ئەپەڕێنەوە بۆ مەسر تەشیری کردە $60 ئیسرائیل ڕازی نەبوو لەسەرەوە وەکو بڵێ خۆپێشاندانێکیاندا خەڵکەکە چۆنە بێ لە $25 بیکەیتەوە 60 بەڵام مەسر وڵامی ئەوانی دایەوە لە 60 کردی $120 ئێستا تەشیرە ئەتەوێ بپەڕێتەوە $120 دەی لە مەسرەوە بفری یا بۆ ئەوروپا یا بۆ ئەمریکا بۆ هەر شوێنە بێتن تەمانەوە دەخڵێکی گەورەیە بۆ مەسر. باش گریمان ئێران لەم شەڕدا کۆتایی پێدێت وە دەڕوخێت باڵەکانی چیان لێ دێ بە زۆر باسی باڵەکانی ئێرانمان کرد لە وڵاتانە لە حیزب الله لە حوسیەکان لە گروپاتی مقاومەی عێراقیان چیان لێ دێت ئەوان چیان بەسەر دێ نامێنن لە دوای نەمانی ئێران یان نەخێر هەر وجودیانە بێنێ تۆ سەباڵەکانی ئێران وەکو ئەوەیە تۆ لە شەڕابی و 5-6 سەربازت هەبێ لە سەنگەرێ لە پێشەوە لە شوێنێکە کە نەتوانی بگەی پێیان و تۆ کۆتاییت پێدێتن نەفیشێک نەتەقەمەنی هیچیان پێ نامێنێتن چیەکەن مەجبور لە کۆتاییە تەسلیمە بن ئەمانە چۆنیان لێدێ قەناعەت بکە لە 16 تاکو 165 بەجێ هێڵێ و هەڵدێ
خۆیە شارێتەوە ئەوانەی ترەمێنەوە تاکو و چەکوانیان پێ شەڕی پارتیزانیەکردن و هەمویان لە ناوەچن و ئەکوژێن و وجودیان نامێنێ ئیتر پێتموت لە عێراقەوە دەست پێکات حزب الله ئەجا حوثیەکان وجودیان نامێنێ ئەگەر ئێران بە یەکجاری بڕخێتن خۆ شەرت نییە بەس ئەمانە تۆ چینی شوێرانە بێتن لە ناوەڕاستە زۆر چۆن پێی تێکەچێتن وڵاتانی هاوپەیمانیشی ئەوەی کە تۆ لێوە نزیک یعنی ترامپ بە ئاشکرا ئەڵێ من نەوتەکەی ئێران مەوێتن تۆ نەوتی ئێران تەوێ چین سەتانەوەت نەوتی چین لە ئێرانەوە دێتن کە تۆ دەست بخەیتە سەر نەوتی ئەوان چۆنە بێت تۆ دەست خچە سەرفەنزەوەی لە ئەنجا ئێران واتا چین تایەچێتن بەڵێ ئەم چەکدارانش کە پێتم وت عێراق حزب الله حوثی نامێنن نەمانە هەرچی ئیمدادات و ئەویانە لە ئێرانەوە بۆ دێتن لە چۆ بۆ دێئیتر تەواو کۆتایی پێ دێتن با بینە سەر ئەو وڵاتانەی کە دۆناڵد ترامپ حەزەقا بێنە شەڕەکەەوە و دایمە تعلیقان لێدا بە نمونە فەڕەنسا ئێستا فەڕەنسا خودی خۆی بە دۆستی یعنی نزیکی ئەمریکا ئازانێ لەم شەڕەیەوە تا مەسەلەن حاملەی تایراتێنێتە ناوچەکە و فڕۆکە بەرزەکاتەوە و بەڵام سەیرەکە لەوەیە دۆناڵد ترامپ هەر لێی ناڕازیە یعنی هەر وەکو تعلیق و هەڕەشارە لێ باشە بەم لەبیر ناچێ بەرامبەر فەڕەنسا دەبێت چی بکات تا دۆناڵد ترامپ لێی ڕازی بێت لەم شەڕەیە دۆناڵد ترامپ ڕازی نابێت لە فەڕەنسا تایبەتی ئەگەر بڵین ئەو فڕۆکەی کارگۆ کە کەلوپەلی سەربازی هێناهوو بۆ ئەم ناوچەیە فەڕەنسا ڕێی نەدا پێی ترامپ لەوە ڕقی هەڵگرتووە هێستا کە ئەو خۆی حاملەی تایراتی هێناوە شارل دیگۆڵی هێناوە هەلیکۆپتەری هێناوە تەم ناوە بەڵام ئەگەر فەڕەنسا بە فڕۆکەکانی خۆی لە جۆری ڕافاڵ میراج بەشدار نەبێ لە ئێران نەدا ترامپ لێی ڕازی نابێ وەگەر ویستی دابەزێتن زەمینی فەڕەنسا ئەبێ دابەزێ لەگەڵ یاڵا لێی ڕازیە بێتن قەت لە فەڕەنسا ڕازی نابێتن فەڕەنساش لەوە ئەترسێتن ڕسومی گومرکی بەرزکاتەوە لەسەری ئەو کاتە وێرانیە کاتن چۆن ئێمە باسمان کرد فۆگسواگن تەواو کۆتایی پێهات بۆی هەیە بیژۆ و سترۆین و ئەوانش کۆتایی پێبێتن یاواتام شەریکانە نەقلی ئەمریکاکە ئەو لێ ئەستیفادەی لێکاتن بەم بەرجە لێی ڕازیە بێ کە بەشداری کارای هەبێ ئێستا فەڕەنسا ینی بەدەر لەوانش ئەوە تا هێلیکۆپتەری یان فڕۆکەی یۆرۆکۆپتەر تایگەری بەشدار پێەکە لە شەڕەکەدا کە ئەمە وێنەیەکێتی لەسەرم شاشەیە حەزەکەم وەسفێکی ئەم فڕۆکەیە بۆ بکەی بۆی یۆرۆکۆپتەر تایگەر ئێستامە مەسەڵەن با بڵین نسخەی فەڕەنسیەکەی نییە هەر خۆی فەڕەنسا عینیشیەوە ئاڵای ئەڵمانیای لەسەرایە علامەی ئەڵمانیایە چونکە ئەڵمانیا بەشدارە لە دروستکردنی ئەمانە خۆی و فەڕەنسا و ئیتالیا و بەریتانیا هەتاکو لە یورۆفایتەر تایفۆن لەو فڕۆکانەش بەشدارە و لە تۆرنادۆ شەر بەشدارە ئەڵمانیا ئەمە هەلیکۆپتەرە ئێستاکە بڵین خەرجی موشەکی جەنگەکە زۆر بەرز بوو لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە تایبەتی بۆ موسەیەرات تۆ ینی موسەیەرێ بای 20,000 دلار موشەکێ بە 3 ملیۆن و نیو دلاری بۆ تێگری زەرەرێکی زۆرە ئەمانە هاتن ئێستاکە ئیش و کاریان چییە موسەیەراتی شاهد و مهاجر و ئەوانە بخەنە خوارەوە وە لە هەمان کاتە لە بان دەریا کاتی ئەگەر بێ هێڕشی زەمینی بەرێتن ئەبێ ئەم کۆپتەرانە لەو ناوەڕاستە هەبێتن موسەیەرات بتەقێنێتەوە و لە هەمان کاتە دژی ئێمە باسی بەلەمی مێشولەکانمان کرد ئەمە چارەسەریەکاتن هەرچەند ئێمە نمونەیە کە تقریبان بڵین وەکو کۆبرای ئەمریکی دروستکراوە و وەکو ئەباچی بەڵام ئەباچی لەمە پێشکەوتوترە و بەهێزترە بەڵێ ئەباچی بە پلەی یەکەم دێ لە هەلیکۆپتەری جەنگیە لە جیهان خۆی و کا 52 رووسی کامۆف باشە بەریتانیا بووە دوورە پەرێزە ینی بەردەوام لە سەرەتای شەڕەکەەوە دۆناڵد ترامپ تعلیق لە سەرۆکوەزیرانەدا و تعلیق لە بەریتانیادا کە نایانە شەڕەکەەوە و ئەوانیش وەکو کوردوتەنی مێش میوانی نییە هەرڵێ نایە ستامەر سەرۆکوەزیران دەڵێ من خەڵکەکەی خۆمم لە دۆناڵد ترامپ خۆشەوێ باشە ئامانجی بەریتانیان لەم قسانە چییە کە هیچ بە قسەی دۆناڵد ترامپ ناکەوە توخنی شەڕەکە ناکەوێت هەر بەڕاستی بەڵام خۆی بڵین نێزیکترین هاوپەیمان بۆ ئەمریکا بەریتانیایە لە بیریشت نەژێ یەک زماننەوەن ئینگلیزی قساکەن بگەڕێنەوە ئەگەر هەتا لە ساڵی 1991 ینی سەرباز ئەمریکیەکان بە بەریتانیەکانیانەوە جرجی بیابان قەشمەریان پیانە کرد بە بەریتانیەکان ئەم کێشەیە لە کاتی گرینلاندا دەسی پێ کرد کە ترامپ پێویست گرینلاند
بەرێ بۆ خۆی و کەنەدا بکاتە ویلایەتێکی ئەمریکی. ستارمەر لێرە تەمان اقتصاد گرنگە. پاوەن ستەرلینی بەریتانی لە ئیرۆی ئۆروپی بەرزترە و لە دۆلاریش بەرزترە بکەوێتەوە شەڕەوە اقتصادیەکەوێتن ناوڵاتی تێکەچێتن لە هەمان کاتە ئەگەر بە قسەی ترامپ بکاتن ئەبێ هێز بنێرێتن لەگەڵیا هێزی پیادە وەکو ساڵی 91 لە عێراقا لە 2023 ئەبێ بینێرێتن کە بینێرێتن زەرەری پێبگا لە ناوخۆی تحملی ئەوە ناکات ستارمەر و لە هەمان کاتە من کۆن باسم کردووە سیقەی پێ نییە باوەڕی پێ ناکاتن سیقەی پێ نییە بۆی هەیە ترامپ مەسەرەن ئەم قاعیدە ئەمریکانە هەر دوورمەڕوە دوورگەی دیۆگە گارسیە دەست بخاتە سەری بە بەریتانیا بڵێ هی منە و تەواو وەکو چۆن گرینلاندمەوە و کەنەدا ئەمەشی منە و بڕۆ دەرەوە لێی لەبەرەوە خۆی دوور ڕاگرتووە لێ و سیرەکە لە هەمان کاتا لە بیرت نەچێ ستارمەر عاقڵە تاکو ئێستا سێدی وەزعکاکە شەڕێکی دۆڕاوە ناوێ خۆی بخاتە ناو شەڕێکی دۆڕاوە بەرامبەر بە ئێران. باشە حیزب الله لوبنان هەر موشەکە گرێ جاروبار موشەکە تازەی هەیە حەزەکە باسی و موشەکەم بۆ بکەێ موشەکە چییە حیزب الله هەیەتی؟ وەی ئەو موشەکە دژی تانکە ستا ئەم وێنەیەوەی ڕاستی بخۆی نییە ئەو موشەکە موشکی ئەمە جیاوازە موشکی ئەلماس موشکی ئەلماس موشکێکە دژی تانکە ئەو موشەکە خۆی لە ئەسڵی ئیسرائیلە هی نییە بڵین حیزب الله بەڵام لە شەڕی 2006 نمونەیە لەو موشەکە ئیسرائیلیە کەوتە دەستیەوە لە جۆری سپایک ئەو موشەکەی کەوتە دەستەوە هاسا دەستکاری کرد و بەکاری هێنا دژی مێرکافە تانکی ئیسرائیلی مێرکافە خاڵی زەعیفی ئەو تانکە لەکوێیە لە پێشەوە خاڵ زەعیفی نییە چونکە تەنها تانکە بڵین مەچینەکەی لە پێشەوەیە بۆ ئەوەی بیان پارێزێتن لە پێشەوەیە نەوەک لە دوای وەکو تانکی برامز و تی ئەوانە و بلاک پانثەر هی وڵاتانی کە خاڵی زەعیفی لە بانەوەیە عینی نیزامی بڵین موشکی جافڵنی ئەمریکی ڕێک لە برجەکەیەدا لە بانەوە لێدا ئەی تەقێنێتەوە تابان ئەمەش لە نێوان 4 کیلۆمەترە بێتن تێگرتنی ئاڵێن نوسخە هەیە تاکو 10 کیلۆمەتر ئەڕواتن ئەم موشەکانە طبعا زەرەری هەیە بە موشەکانە تانکی مێرکافای ئیسرائیلی و زوی پۆش و ئەوانە بەما ئەسپێنێتن تەمان ئیشکردنیشی هینە بڵین تێگرتنی کەهڕۆبەسەریە لیزەر و ئەوانە نییە بە کەهڕۆبەسەری تێگرێت لەبەرەوە زەحمەتە هەتاکو ڕادار چونکە مێرکافا نیزامێکی تایە کە موشک نێزیکێ بێتەوە یان ئاربیجی نێزیکێ بێتەوە یەکسەر هەستی پێکە استشعاری پێکە پارچەی بۆ فرێدا ئەی تەقێنێتەوە پێشەوەی لە تانکەکە بداتن هەرچانێ لە 100% کەفاعەتی نییە ئەو مەنزومەیە بەڵام هەر تەسیریە بەڵام بەرامبەر ئەم موشەکانە ئەو تەسیری نییە چونکە ڕێک لە بانەوە لە برجەکەیەدا نەوەک لە تەنیشتەوە لی بداتن ئەو موشەکە لای حیزب الله هەیە. زۆر باشە ئاژانسی فەرمی ئێران ئەوەی بڵاو کردوتەوە کە دەڵێت دوێنێ شەو توانی ویانە 2 درۆنی MQ9 بخەنە خوارەوە ئەم درۆنانە چین و مواسفاتیان چیەوە چۆن خرانەتە خوارەوە؟ ئەم درۆنانە تەحکومی پێ ئەکرێ لە ناو ژوورێکە لە قاعیدە مەسەلەن لە عدێت بێیان لە ئەمریکا بێتن هەر ئەم درۆنەش بوو کە لە قاسم سلەیمانیدا بامە بوو MQ9 بوو بە موشکی هێڵفایر لێدا موشکی هێڵفایر موشکێکە کە لە سیارە ئادات تەقینەوەیە گەورە دروست ناکە ینی بەس ئەو سیارەیە ناوەکەی پارچە پارچاکە و ئاگرێکی کەمی لێ بەرزە بێتەوە نییە بڵێ تەقینەوەیەکی گەورە بێتن چکە موشەکە پێک هاتووە لە پارچەی ئاسن تیژ وەکو مووس کە ئەتەقێ ئەو کەسانەی ناو سیارەکە پارچە پارچە ئاکاتن بەڵام بەنسبەت بڵی سیارەتر هەبێ لە تەنیشتیەوە کار لەوە ناکاتن تەنها ئەوە بێتن MQ9 طبعا لە یەمەنی زۆر کەوتە خوارەوە فڕۆکەی ئستطلاعیە فڕۆکەی جەنگیە لە قەتەعاتەدا بە زۆری ئەچێتە ئەمێنێ بە ئاسمان زۆر ئەمێنێتن ئەمە و هەتاکو ڕووس لە بڵین دەریای ڕەش سیخۆیەکی 27 بەلایەوە ڕەد بوو، یەکسەر سوتەمەنیەکەی بەتاڵ کردە سەری و خستێ خوارەوە.
کەوتنی لێرانەمە یەکەم جار نیە دوودانی خستوەتە خوارەوە نەخێر لەوە پێشیشانی لەم شەڕێ لەم مانگەیە تەکلیفەشی وابزانمەندێک زۆرە لە چاو تەکلیفی زۆرە لە چاویەوانەی تر شعبەی کۆنتترۆل و سەیتەڕەی بەڵێ زامەوەی سەیرە توانێت فڕۆکەوانەکە لە ئەمریکا دانیشتۆ لەبان ئێران بیسوڕێنێتەوە یعنی لەو مەسافە دوورە کۆنتترۆلی وکە و دایگرێتن و بەرزی بکاتەوە بەڵێ یەکەم جار نیاکەوێتن. زۆر باشە بابەتێکی سەرنجڕاکێشەوەیە لە سەرەتا ئەم شەڕەوە کۆشکی سپی ئەمریکا هەر کاتێک ینی هەر جارە و کۆمەڵی ڤیددیۆ بڵاوکاتەوە چەک و ئەستیحە لە فڕۆکە لە موشک لەوانە یعنی کاتێک یەک دوو ڕۆژ پێشەوە ئەم ڤیددیوانە بڵاوکاتەوە دوو ڕۆژ دوای ئەوە یا ڕۆژە دوای ئەوە دەبینی ئەم فڕۆکەیە یا ئەم چەکە کەوتوتە کار ئامانجەکانە پێکێ لە ئێران. ئەمە پلانی چییە ینی بۆچی ئاواکە پێشتر کردوێتی لە F22 ڕابتر پێشتر ڤیددیۆقی بڵاو کردەوە لە چەکەکانی تر مەسەلەن لە B2 بە هەمان شێوە پێشتر ڤیددیۆقی بڵاوکاتەوە دوای چەکە چیش خۆیەکە. ئەمە سیاسەتێکە لە جەنگی جیهانی دووەمەوە دەستی پێ کردووە کە من بین نابین چەکێ تازە دێنمە مەیدان دوژمن نایزانێتن ئەبێتە مفاجە ئەبووی ینی تۆ دوژمنت خوێندووەتەوە چەکێکیە بە چی لێمەدا ئازانی لە ناکاوە چەکێ تازە دێ سەر سوڕەمێنێ ئەمە چیە لێمەداتن ئەمریکا ئەم سیاسەتە بەکاردێنێتن لەبیرت نەژێ چەک هەیە مەسەلەن ئستنساخە کۆنت هەیە ئێستا بۆ نمونە تۆ موشکی ئەکسترای ئەمریکی تەیە دژی ڕادارات ئەکسترا تۆ ئەزانی لە زەویەوە ئەتەقێ ئێستاکە کاتێ سیرەکەی FC5 هەڵیەگرێتن بە دووری 250 کیلۆمەتر لێتەداتن ئەمە تازەیە کە دێتە مەیدانەوە زانیت پێوترێ ڕامپەیج ئەم موشەکە تازانە چەک کە دێتە مەیدانەوە تۆ نایزانی لە ناکاوە سلاحێ دێنێتن ورەتە ڕوخێنێتن نازانی چۆن معالەجەیکەی چۆن دژی ڕابوەسیتن مەبەستی ئەمریکاوەیە ئەم سیاسە ئەمە لە 1940ەوە دەسی پێکرد. ئاجا بالمناسبە ئێستا ڤیددیۆی C5 گالاکسی فڕۆکەی C5 گالاکسی کە شتێکی زۆر زەبەلاحە بڵاو کردوێتەوە کە هەستاوەم فڕۆکەیە حەزەکە باسی ئیش و کاری ئەم فڕۆکەیەم بۆ بکەی بە وردی بزانین ئەمە چییە ئەم شتە گەورە زەبەلاحە. ئێمە لە بەرنامەکانی پێشوو وتمان هەر فڕۆکەیە بە PTC دەست پێ بکە ینی کارگۆ شەحن بار هەڵگرت بەڵێ C5 گەڵەکسی گەورەترین فڕۆکەی بار هەڵگری ئەمریکایە لەمە گەورەترینیە لە دوای ئەمە C7 دێتن لەم کە بچووکترە ئەمە توانای وەزنێکی زۆری هەیە هەڵەگرێتن هەتاکۆ گەر بزانی دەرگای نییە لە پشتەوە وەکو فڕۆکەی ئلیوشن و ئەوانە نانەخێر ئەم پێشەی بە کامەڵ ئەکرێتەوە بەرزە بێتن بەرزە بێت لێرەوە تانکە چێتە ژوورەوە ئەتوانی هەلیکۆپتەر تانکی برامزی تێ بکەی زری پۆش هەلیکۆپتەر کە لەم لوتەیەوە بەرزە بێتەوە و ئەکرێتەوە و ئەچێتە ژوورەوە ئەتوانی هەلیکۆپتەری ئەباچی هەلیکۆپتەری شینۆک هەرە گەورەکەی تەنها بەس ڕیشەکانی پەروانەکانی ئەشکێنیتەوە قەدیەکەی ئەوەی قەدیش ناکرێت لێیەکەیتەوە بەس عامەتەن هەلیکۆپتەر هەمووی ئەتوانی قەدی بکەی لەگەڵ گیانی ڕێک بێتن ڕیزەکەی لە ژوورۆ یەکسەر نەقلی شوێنێکەکەی بە زووترین کات بەشداری شەڕ و ئەوانە بێتن. طبعا فڕۆکەیەکی زۆر زەخم و زەبەلەحە لەمەش گەورەتر یەک دانە هەبوو لە جیهانە ئەویش لیوشینی ئۆکرانی بوو بەڵام رووسیا لێیدا لە ڕۆژانی ئەوەڵی شەڕ پێش 4 ساڵ سوتاندی ئەوەیان زەخمتر بوو لەمە ئیتر لەمە زەخمتر نییە گەورەتر لە جیهانە ئەم فڕۆکەیە C5 گەڵەکسی. طبعا کاک سەلام ینی هەر بە زەخمی ئەمەیە ئەو سەیری ڤیددیۆکەی مەکرد کە چەند گەورە و زەبەلاحەم ڤیددیۆی ڕێک پرسیاری ئەوە کە پرسیاری زۆر خەڵکیشە لەوەتەیە هەر جۆرە فڕۆکەیەک لە ئاسمان چۆن ڕاوەستێ چۆن ئەڕوا ینی علمێکی سەیرە بەتایبەت بەڵام بن سەیری ئەم فڕۆکەیەم کرد ئەوە نەزلە وتم ئەمە بەڕاستی چۆن لە ئاسمانەوە وەستێت و دەڕوات ئەم فڕۆکەیە چی علمێکە ئەوە بەو شێوازەیە وەی سەگەرە توێ پێشانتیە دەم بۆ بینەرانیشیانی حساس نازانم کاغزمان هەبێتن دەفتەرێکی شتێک کاغز وڵی ئەگەر هاوڕێیانم دەفتەرێک کاغزێکمان بۆ بێنن سواسیانەکەم جاجگەلەوە تۆ باڵی فڕۆکە ئەساسە لە فرینە چەندێ باڵی گەورە بێ کۆنتترۆلکردنی ئاسانە بێتن ئای دەسەکان و خۆش بکە کنەریمان ئەمە چی و پێویستە وەرەقەیەک و پێویستە یەک دانە وەرەقەم پێویستە بۆی فەرمو
ئێستاکە بۆ نمونە ئەمە باڵی فڕۆکەکەیە باشە با بڵین ئەمە سە باڵەکەیەتی طبعاً تۆ ئەم قاغزە کە ئەگری بە چێشی زەوی دێتە خوارەوە ئەو باڵەش ئەگەر نەبەسرابێتن دێتە خوارەوە بەڵام بڵین ئەمە چینانە ئێستا کە پاڵیانێتن بۆ نمونە ئەم قاغزە ئێستا من پاڵێکی پێوانێم با بڵین دەمم با بێتە بێرنەری تارەکە مەشینەکانی فو لە بانی بکە بەرزە بێتەوە ئەم باڵانە جیاسەی کە فلاپس و ئەوانەی پێە لێرە هەوا بەبانی بە قەوسی کەڕەتە بێت کە بە قەوسی ڕەد و زەختە گۆڕێتن بۆشایی دروستەکە هەوا چیەکە لە بنەوە هەوڵەدا بگاتەوە ئەو شوێنەی کە بۆشایی تایە چەندێک قووەتی بدەیتێ بۆشایی زیاد بێتن لە خوارەوە زەختەکە زیاترە بێ باڵەکەیت بۆ بەرزەکاتەوە ئەو کاتە 100 تەن بە ئاسمان بەرزەکاتەوە فڕۆکەی جەنگی زۆر خەتەرە لەبەرەوەی باڵی بچووکە باڵی بچووکە کۆنتڕۆڵکردنی زەحمەتە وەکو ئەمانە نییە ئەمانە سەیری زەباراحیەکەی هەڵی ئەمە چۆن سوارێبی ئەفریپەی بە ئاسمان بەڵام ئەمە کۆنتڕۆڵکردنی لە جەنگی لە F-16 و مێک و ئەوانە زۆر باشترە و خۆشترە باڵی گەورەیە هەوا هەڵیەگرێ بە ئەسراحەتی فڕۆکەوانی جەنگی کە خانەنشینە بێ کۆمپانیای سڤیل هی خطوتی جەوی هەمووی داوایەکەن وەرە بە فڕۆکەوان لە لامان چونکە بۆ خبرەتێکی دوور و درێژیە زۆر سەختی بینیوە تووشی زۆر کێشە بووە لە ئاسمان کە تووشی کێشابێ لەم فڕۆکانە زۆر بە ئاسانی توانێت کۆنتترۆلی بکە بەڵام فڕۆکەوانی مەدەنی ببێ خانەنشین بێ بێوێ یان خانەنشینیش نەبێ ببێ بڕۆتە سەرجەنگی وەری ناگرن چکە ئەوی پێ ناکرێتن لەبەرەوە فڕۆکە هەر عامەتەن تۆ حەجمیە بینی و 100 تەن لە ئاسمان زیاترە ئەو باڵانە و ئەو قووەتی مەچینانە ئەوەیە داتێن و گۆڕانی زەختی هەوا لە ئاسمانە بەڵێ وڵا دەست خۆش بێ زانیارەیەکی زۆر سەیر و بەسوود بوو باشە لە ڤیددیۆیەکە دۆناڵد ترامپ دەردەکەوێت هەر لە ناو فڕۆکە تایبەتەکەی خۆیەوە وێنەیەکیشی بەدەستەوەی پاسیەوەکە کە بە تەمای دروستکردنی حەشارگەیەکە لە ژێر زەوی لە کۆشکی سپی ئەمەی بۆ چییە حەشارگەیە تۆ خۆی لە کۆشکی سپی حەشارگە هەیە وە زۆریشە لە بنزەوی ینی بڵی کۆنتترۆلکردنی ئۆتۆمی و کۆنتترۆلکردنی هەموو ڕاداراتی جیهان و تعقیبکردنی سەرۆکەکان بەس ئەم بڵین ساحەیە کە بوو هی ئاهەنگ لێرانە بڕیاریدا لە بنەوە بیکاتن و بڵاوی بکاتەوە ئەیکاتن ئەڵێ تەنها بۆ موسەیەرات بۆ لێدان و ئەوانە ئەچێتە وێنانە خۆیە شارێتەوە زاترام پشتێکی معلومی هەر ڕۆژی بڕیارێکە داتن یانی ئەمە بکاتن تۆ ئەمەش کە ئەەکەی ینی حەسەبی نەخشەکەی 400 ملیۆن دلار تەکلیفە کاتن ئەم پارەیە ینی زەریبەیەکی زۆرە لە ملەتی ئەمریکا کە تۆ ئەمە دروست بکەیت 400 ملیۆن دلار لە مەسافەی بڵێن 190,000 فوتی 4 گۆشە مرەبع دروستیەکە و لە بن ساحەکەیە بۆ ئەوەی لە موسەیەرات و ئۆتۆمی و ئەوانە دوور بێتن بەڵام هەرچەنێ هەشە ینی لە ئەمریکا تەنها ئەمە نییە لە زۆر شوێن هەیەی مادام باسی ئەوە بان کرد ینی وەکو سەیفتیەک بۆ سەرۆکی ئەمریکا وڵا حەزەکەم بە وردیەوە بزانم کە سەرۆکی ئەمریکا چۆن دەپارێزرێت لەلایەن ئەو هێزە جیاوازانەی دەوری لەلایەن ئەو فڕۆکانەی کە هەیەی ئۆتۆمبیلەکەی خۆی سەرۆکی ئەمریکا سیستەمێکەیە مەنزومەیەکە پێوترێ عومەلا ئەسریین یعنی عەمیلە نهێنیەکانی خزمەتی سەرۆک جارێ پێش هەموو شتێ پێک هاتووە ئەگەر لێرە سەیری بکەین بزانە ماتۆر سوار هەیە بەس پێش ئەو ماتۆر سوار ئەمەش هەر لە نهێنیەکانە لە جەماعەتی بڵین عومەلا ئەسریینی کە سەر بە پاراستنی سەرۆکن بەس پێش ئەمە کۆمەڵی ماتۆڕی تر دێتن لە نزیکەی تاکو 15 دانە ڕێگات بۆ ئەکاتەوە ئەنج دوای ئەوە کۆمەڵی سیارە دێتن ئەم لە جۆری شۆفرێتەکان بێتن ئەوانەی تر بێتن دێتن ئەمانە ڕەتەبێ ئەنج دوای ئەوان سیرەکەی ئەم ماتۆڕە دێتن دوای ئەوە کۆمەڵی سیارەی تر تەمان ئەو سیارانە هەمووی ئیشی هەیە ڕتلی پێشەوە ئەمانە ئیشان چۆنەڵی هەر شتێ ڕوو بداتن ئەمانە کەونە شەڕ پێوترێ ینی وەکو فیدایی بۆ مردن دایانە نەیتن ئەگەر حاڵەتێت شتێ ڕوو بداتن
اینجا دوای ئەوە سیارەی سەرۆک دێتن بەڵام سیارەی سەرۆک یەکدانە نییە کە پێی وترێ مۆنستەر دوو دانەیە نازانی سەرۆک لە ناو کامەیانە دانیشتووە ئەو سیارە لیمۆزینە لە نێزیکەی 9 تەنە دژی ئۆتۆمیە تشکی ئۆتۆمی دژی چیمیایە دژی چەکی ئاربیجی و ضد ڕساس فیشەگیش نای بڕێ لە هەمان کاتە لە ناو سیارەکە بڵین ئۆکسسیجینی هەیە لە حاڵەتی لێدانە خێنی جۆری خێنی سەرۆکەکە چییە خێنەکەی ئەگەر ئۆپۆزتیف نەگەتیف بێتن بەڵێ دوو بتڵی ئەوەشی تایە ئەشای پزیشکی و ئەوانە هەمووی ئامادەکراوە بۆی وەکو جانابتم دوو سیارە جگەلەوە تۆ سیارەی ترت هەیە لەگەڵیا استشعار هەست بە تشکی ئۆتۆمیە کاتن ئەوە طبعا ئەو سیارەیە دقەی $3000 تەکلیفەکەی دقەی $3000 باش تەکلیفەی ڕتل ئەگەر بیڵێمە عام هی سەرۆک بەگشتی ساڵانە زیاتر لە 400 ملیۆن تاکو $9 ملیارد ڕۆ 400 ملیۆن دلار بەبانەوێ ساڵانە تەکلیفی پاراستنی سەرۆک طبعا من ئەمە کە باسەکەم 400 ملیۆن ئەمە پارەی کارمەندەکانت بۆ حساب ناکەم مانگانیان موچیان هەتا سوتەمەنی سیارەکانیشت بۆ حساب ناکەم بۆ نمونە بیاوێ لە واشنگتن بڕوە بۆ ئومە متحیدە بۆ نیویۆرک چەندە تەکلیفەکە $300,000 تەکلیفی ڕتلەکەی $300,000 ئێدە تۆ بە قیتار بڕۆی نەفەری بە $50 بۆ نمونە سەری ئەو فەرقە جیاوازیە بکە لە بینیانە دایما ڕتلی سەرۆکی ئەمریکاش نیو سەعات زیاتر ناڕات ئاخیر حەدی نیو سەعاتە حیسابی ئەوەیان کردو دوای نیو سەعاتەکە هەلیکۆپتەری مارین بەکاردێن ئەم هەلیکۆپتەریش زۆر بەناوبانگ بەڵێ ئەوەی قەدەر هەر سەرۆکێکی ئەمریکا دەرەکەوێت ئەو هەلیکۆپتەرە بێ بەکاربێنێتن ئەو هەلیکۆپتەرە فڕینی $2500 بەڵام بەتەنیا نافرێ 5 دانە بێکەوە سەرۆک لە کامەیانە تۆ نازانیت ئەگەر حیسابکەین $2500 فڕینیە ئەکاتە $15,000 5 دانە بەیەکەوە نازانی سەرۆک لە کامەیانە ئەوەی سەیریشە لە ئاسمان کە ئەڕۆن جێی خۆیان نەگۆڕن ئەم دێتە ئەو لە ئەوە ڕاتە ئەو لە ینی نازانی لە شوێنێکایە خۆی جگەلەوە طبعاً سیارەی هینیشت هەیە لەگەڵیانە جگە لە استشعار بەستراوەتەوە بە مانگی دەست کرد و بڵین ئوموری ئۆتۆمی ئەوانە هەمووی لەناو ئەو ڕتلانەیە ئەمە جگە لە فڕۆکە تایبەتەکەی من باسی فڕۆکە تایبەتەکەت بۆ ناکەم هی سەرۆک مەسەڵەن ئەو بۆینگەکەی کە هەیەی بۆ وڵاتێکی ترە ڕاتن ئەوەش تەکلیفەی خەیاڵیە زۆر بەرزە طبعا کاش فرێتن نابێ هیچ فڕۆکەیەتر لەو ناوچە هەبێتن و فڕۆکەی جەنگیشەیە دوور لە خۆی ئەو ناوە پارێزی لە فرینە تۆ چیەڵێ ئەڵەی زوون ناوچە ئەڵەی زوون ڕقم 5 تەواو هەموو فڕۆکەیە گوێی لێ 5 قەدەغەیە بۆی بفری لە ناوی ئەڵێ زوون ڕقم 7 بۆت هەیە بڕۆی زوون ڕقم 11 بەو شێوازە بەڵام کاتێککە فڕۆکەی سەرۆک لە شوێنێکە بێتن زوون ڕقم 4 قەدەغەیە یا 5 یان 7 سەرۆک لێنانەیە تیاری ڕێ شتێک ڕوویدا لە چەند ڕۆژەیە لە ڕاستیا زۆر جێگەی مەترسی بوو کە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕۆیشت بۆ خانووە ماڵە تایبەتەکەی لە ویلایەتی فلۆریدا یعنی ئەوە بڵاو کرایەوە کە فڕۆکەیەکی مەدەنی کە قەدەغە بووە بەسەر ئەو ناوچەی دۆناڵد ترامپی لێمێنێتەوە بفرێت بینراوە دوایی فڕۆکەی جەنگی هەستاوە و ئاگر بینراوە لە نزیکی فڕۆکەکە دوای ڕوونکردنەوە درا ئەمە چۆنە ینی ئەکرێت فڕۆکەیەکی مەدەنی ئاوا بکەوێتە مەترسیەوە یان خراپێتە خوارەوە بۆ پاراستنی سەرۆک بەڵێ تۆ من کەوتم زوون ئێستاکە ئەو هەموو شەم و یەکشەم ئەڕوا بۆ پشوو باش لە فلۆریدا لە جێگای خۆی تۆ ئەگەر فڕۆکەیەکی مەدەنی ئاگادار نەبێ بیاوێ لەو ناوچەیە ڕەت بێتن کە منوتم زوونە دەست بەجێ فڕۆکەیەکی جەنگی بووی هەڵەسێ کە ڕێ بگۆڕێ بانگێکە وڵامی نەدایەوە تەقەی لێکە بەڵام بۆ لێدان نابیخات بۆ پێشی کە ئاگادار بێتەوە ئاگرەیە بینی لە ئاسمان تەقاکە لە پێشی چونکە زۆری فڕۆکەوانی مەدەنی کاتی فرین یەکسەر هینەکەن ئەیداتە ئۆتۆپایلۆت تەیاری ئالی ئۆتۆپایلۆت و خۆی داعشێ قاوا خوایان هەڵەسێتە ناو
تیارەکە پیاسەیەکەکە لەبەرەوە تەقەی یەکەمی لێکە وڵامی نەدایەوە دوایەوە لێدای خاتە خوارەوە نەوەک 200 یابێ 400 یابێ ئەی کوژێت ئەبێ وڵام ئەمەش ڕووی داوە ینی رووسیا بەڵێ رووسیا تاری کۆریای خستە خوارەوە تەقەی لێکرد دووجا لە پێشی شەو بوو فڕۆکەوانجی خۆی بەجێهێشت بوو و فڕۆکەوانەیە ئەخەوێ کە ئەفرێ تایبەتی یەکەم وڵات لە خەوە سویدە 170 فڕۆکەوانەکانی سوید لە فرینە ئەخەون ئەیدانە ئۆتۆپایلۆت تەیار عالی خۆی ئەڕواتن تیارەکە هەمان وازی لێ دێنن لەبەرەوە حاڵەتانە ڕووەدا ئەگەر ئەو فڕۆکەیە ئاگای لێ نەبێ لە F-16ەکە ئەو جەنگیە بەردەوام بێ دووەم حاڵەت سێم حاڵەت وڵام نەداتەوە لێدای خاتە خوارەوە ئەوە بێت وڵا حەزەکەم باسی جانتا ڕەشەکە بۆ هەر شوێنێ ڕاستەرۆک ئەفسەرێک ئەو جانتانەی هەڵگرتووە جانتای ئەتۆمە وەسێکی و جانتایشم بۆ بکە ئێمە چییە بەردەوام بەدوایەوەیەتی وەی ئەمەیان نییە ئەمەیانە ئەم جانتایە ئەمە هی ئەتۆمە طبعا ئەو جانتایە بۆ ئاگاداری 20 کیلۆیە قورسی شان و قۆڵێکەوێ هەڵیگرێت باڵێ شان و قۆڵێکەوێ هەڵیگرێت 20 کیلۆیە ئاسنە بەستە دەرەوە بە چرمدا پۆشراوە هینە بێتن منزومەی کاملی وڵات لەناو ئەو جنتایەیە ئەو جنتایە جگەلەوە دووسێ کتێبی تایە بەکاری دێنیتن جگەلەوە کارتێکەیە بەس لای سەرۆکەی شفرەکان بەڵام سەرۆک بەتەنیا وەکو تومە لەوە پێشش ناتوانێت خۆی بیتەقێنێ بەتەنیا بێ پەیوەندی بە ڕیاسەی ئەرکانەوە بکات بە وەزیری بەرگریەوە بکاتن بەڵام معەبدەل بەدەستیانەوەیە هەتاکو کاچێتە ئاسمان ئەگەر هاتوو لێدرام دەست بەجێ لای خۆتەوەی کەیتەوە کارتەکەت و شفرەوانە کامڵە بێتن و ئۆتۆمی بەکاردێنیتە دژی ئەو وڵاتی کە ئۆتۆمی هەیە لێتی داوە نەوەک هەر مەسەڵەن بڵێن ترامپ ئەمریکا سەیری پۆتینکە بەردەوام یەشی هەیە لە دواوە جنتاکەی هەڵگرتووە لەگەڵ یا ئەڕاتن سەیری کیمکە ئەو وڵاتانەی ئۆتۆمیان هەیە لە ترسی یەکتری ئەم جنتایە بەردەوام لەگەڵ خۆتایەوە ئەبێ گڕی بداتن نابێتن لە شوێنێک بێتن تایبەتی پێشماوەیە لە خۆپێشاندانە ئەو جنتایە ئەوانەی کە خۆپێشاندانیان کرد و هێڕشیان کردە سەر لە کاتی هەڵبژاردننی یەکەمی دۆناڵد ترامپ بوو 30 مەتر ما بوو بگەنە ئەو جنتایە دوێوەرە ئەو جنتایە بکەوێتە سەر کۆنگرێز سەر کۆنگرێس بوو بەڵێ چوونە سەر کۆنگرێس ڕاستەکەی 30 مەتر ما بوو بگەنە جنتاکە هەمووی لە مەمەڕێکی سریەوە ڕایان کرد دەرچوون دەوێنانە تۆ تەسەور بکە و جنتایە بکەوێتە دەست هاوڵاتێکی ئەتیادیەوە شتێکی زۆر خەتەرە شتێکی خەتەرە زۆر باشە با بێمە سەر واز لە ترەمپ بێن بێمە سەر ناتانیاهۆ یعنی لە سەرەتا ئەم شەڕەوە زۆر ئێران ئەوەی بڵاو دەکردەوە کە ناتانیاهۆ کوژراوە بە بردومانەکانیان بەڵام دوایی ناتانیاهۆ لە شوێنێکەوە دەردەکەوت لە شوێنی بردومانێکەوە لە قاوەخانەیەکەوە بۆ تا ئێستا ناتانیاهۆ نەکوژراوە بۆ ناتوانرێت ئەو بکرێتە ئامانج نەتەنیاهۆ دەبان خۆی پیاوێکی پۆڵۆنیە ئێمە لە زنجیرەیەکە وا بزانم باسی هێزی ئێران و ئیسرائیلمان کرد باسی سیرت متکاڵمان کرد هێزی تایبەتی هێزی تایبەتەکانی ئیسرائیل کاکە نەتەنیاهۆ خڕیژی ئەوەیە ئەلەو هێزەیە بوو کۆن هێزی تایبەتەکانی ئیسرائیل سیرت متکاڵ کە باسم کرد وتم ئەمانە خۆیان بشارنەوە نایان دۆزیتەوە نە لە بیابان نە لە چەممان نە لە شاخان نە لە ناو کۆمەڵگاشە ئەم زەلامە تەدریبێکی وای بینی و مەشقێکی وای بینیوە کە بزانێ خۆی بپارێزێتن بەبێەوەی بگەڕێتەوە ئەوانەی دەوروبەری هەرچەنێ هێزێ زۆر زەبەلەح لە دەوروبەریەتی ئەی پارێزن و شۆنی گۆڕان و ئەوانەیەکەن بەڵام ئەگەر سەیری ڤیددیۆکان بکەی نەتەنیاهۆ کە دەرەچێ ئەو ڤیددیوانە کامڵ دەرناچێتن یعنی یەک شوێنێکت بۆ دەرەکە سیرەکەی لێرە موشک داوێتی نەتەنیاهۆ وا لەوێنانەیە تۆ دڵنیان نی لاینی شوێنایە چونکە ڤیددیۆکە کامڵ نییە ڕسمەکە کامڵ نییە بۆی بزانیت کێ لە دەوروبەرێتی چێش لە دەوروبەریەتی چێ ئەی پارێزیە چێن ئەمانە لە هیچ شوێنێکە دائیمەن نیهێنی سەیرە ئەمانیش تەکنۆلۆژیا بەکاردێنن وەکو ئێران و وڵاتانی تر نییە لەبەرەوە تۆ ئەگەر بیر بکەیتەوە بگەیتە نەتەنیاهۆ زۆر زەحمەتە ئەوە ناگەی پێی بە ئاسانی ئەوها بڵی شوۆنەکەی تەرخان بکەم و دەیدەم و بیکوژم نا ئەم وەکو ئێرانی ئەم تەکنۆلۆژیای ئیسرائیل هەیەی ئێرانیەکان یەک بێکە دۆزێتەوە ئەم زەحمەتە نایدۆزنەوە ئێران بەو مستەوایی کە هەیەە نایدۆزنەوە لی بدەن
زۆر باشە من هیچی وام نەماوەگەر جەناب شتێکتمە سپاسی جەنابتێکم سپاس بە تەواوی زانیارەکانت بە بیرتان دێنمەوە سەرجەم ئەم ئەڵقانەی کە تۆماری دەکەین لەگەڵ کاک عەقید سەلام لە یوتیوبی 964 کوردی بە تەواوی و تێر و تەسەلی بەردەستن دەتوانن بگەڕێنەوە سەری لەوێ تەماشاکەر و بیسەری بن تەواوی ئەڵقە و پرۆگرامەکان کە لەگەڵ کاک سەلام شرۆڤەمان بۆ کردووە. سپاس بۆ بینەرتان چاوەڕوانمان بن لە ئەڵقەکانی داهاتوو زانیاری ورتر باز دەکەین. خواتان لەگەڵ.